کرێکاران، کۆمەڵانی چەوساوە و زەحمەتکێش، ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار بڕێوەیە. هاوزنجیران و هاوچارە نووسانی ئێمە لە سەر تاسەری جیهان خەریکن خۆیان بۆ بەرپاکردنی ئەو جەژنە شکۆدارە ئامادە دەکەن. لەو ڕۆژەدا ئەرتەشی جیهانی چینی کرێکار، ئەرتەشی بێبەشان و چەوساوەکان، گوردانەکانی خۆی لە گۆشە و کناری جیهان دێنێتە خیابان. لەو ڕۆژەدا شەقامەکان و چوارڕێیەکان و مەیدانی شارەکان پڕدەبن لە ڕیزی لێک هەڵپێکراوی کرێکاران و شەپۆلی دەست و مست و ئاڵای سوور. لەو ڕۆژەدا بەشەریەتی چەوساوە بە پانایی جیهان بە یەک گەر و هاوار دەکا، بەسیەتی برسیەتی، بەسیەتی زڵم و زۆر، بەسیەتی ژێردەستی. لەو ڕۆژەدا سنووری نێوان نژادەکان و میلەتەکان و زمانەکان و مەسحەبەکان و ڕەنگەکان تێک دەشکێ و بەرینایی جیهان دەچێتە دوو دیوی یەک سنوور، سنووری نێوانی چەوساوە و چەوسێنەر. لەو ڕۆژەدا ئەرتەشەکانی بورژوازی، دەزگاکانی پۆلیس، سیخۆڕەکان هەمویان بەرامبەر بە هەنگاوی یەکگرتووی چینی کرێکار ئامادە باشن. با لەم ڕۆژەدا کرێکارانی کوردستانیش لەم گۆشەی جیهانەوە دەست و دەنگیان تێکەڵ دەست و دەنگی هاوچارە نووسانی جیهانی خۆیان بکەن. با لەم ڕۆژەدا هاواری عەداڵەتخوازیمان بە نرکەی هەور ئاسا بە گوێی نۆکەرانی سەرمایەدا بدەین و ڕای بگەێنین ئێمە جیهانی بەختەوەری خۆمان، جیهانی ئازادی و بەرابەری بە ڕووخانی دەسەڵاتی ئێوە بەرپا دەکەین. بژی دنیای بێستەم و چەوسانەوە، بژی دنیای بەختەوەری و حەسانەوە، مەرگ و نەمان بۆ سەرمایەداری، بژی حکوومەتی کرێکاری. دەبەر بەیانی یەکی ئایارە و باشای کوری کومندا کرا تا کارگەرانی جیان سەرەسەر هەستێ و ڕامەڵێ نەگاتی یەکسەر بە یادی بەرزی کومۆنارەکەن کە هەویان هێنا ئاڵای شۆڕشمەن بەری بەیانە بەیانی ئەیار دەژنی یەکێتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار دەژنی